ئیتر نەڵێ وەک برام وایە ئەوە حەدیثەکە ئەڵێ چی خوشک و براش نەبێ جیا بنەوە نەڵێ وەک خوشکم سەیری یەکەم حەدیثەکە ئەڵێ خوشک و براش نەبێ جیا بنەوە هەر لەناو ماڵێکیشا بن بەدیار باوکو دایکیشیانەوە بن ئەبێ جیا بنەوە ئیتر نەڵێ وەکو خوشکی وایە وەکو برای وایە و بەخۆی کەوتووە و بەخۆی نەکەوتووە مناڵی سەحابە باشتر بوو یاهی تۆ مناڵی سەحابە بە تەقواتر بوو یاهی تۆ پاکتر بوو یاهی تۆ دەی ڕەسوڵڵا بەوانە فەرمێ دەی تۆیە کە لەم سەردەمەیە ئەژیت کە لەوە ئەچێ هەر نەزانی پاکێتی چییە و پاکیزەی چییە چۆن تێکەڵاویانەکەیت و بەوە عوزر بۆ خۆت دەهێنیتەوە حەڵاڵیەکەی کە ئەڵێی وەڵا وەکو خوشکی خۆی سەیرەکە دەی وەکو خوشکی خۆش سەیرەکە ڕەسوڵڵا صلی الله علیه و سلم فەرمێ جیای کەرەوە بۆیە ئەو قسە بەتاڵانە مەهێنن بۆ شکاندنی سنوورەکانی ئەڵڵا بۆ بەزاندنی و بۆ حەڵالکردنی حرامەکە واجبە لەسەر هەر کەسێ کە لەم وڵاتەیە کەلیمەی ئەڕوا نەهێڵێ کوڕ و کچی خەڵکی تێکەڵاو بێ لە قوتابخانەکانە ئەنجا دواتر لە مەعهەد و جامیعەکانە ئەگەر وانەکە ئەوە جگە لەوەی فەرمانی ڕەسوڵڵڵای شکاندووە وەڵڵاهی چی داوێن پیسی و بێشەرعی و زینا ئەکرێ لە بەینی ئەو کوڕ و کچانەیە کە بە فەرمانی ئەو تێکەڵبوون هەمووی بۆ نووسراوە جگە لەوەی ئەگەر بێت و بە حەڵاڵیشی بزانێ ئەوە تاغوتێکە و موشریکێکە و کافرێکە لەوە زیاتر هیچی تر نییە ئەمە دینە ئەمە قسەی من نییە جگە لەوەی ئەبێ هەموو خەڵکی وەکو دەیوسێک سەیریکە نابێ وەکو پیاوێک لە سەیریکەی چونکە ئەوایەوێ فاحیشە و زینا و داوێن پیسی و بەرکەوتنی حەرام لە ناو میلەت و کۆمەڵگایە بڵاو بێتەوە بۆیە ڕەسوڵڵڵا صلی الله علیه و سلم فەرمووی خوشک و برا لە یەک جیاکەنەوە لە 10 ساڵیە یەک پەروەردەیان نەکەن بە یەکەوە گەورەیان نەکەن ئێستا چونکە تێکەڵاویان کردوون لە هەموو جێگایەک نازانین کامە پیا و کامە ژنە ژنە بینی وەکو پیاوە ڕوا پیاوە بینی وەکو ژنە ڕوا ژنە بینی وەکو پیاو قساکە پیاوە بینی وەکو ژن قساکە بۆ تێکیان نا هەموویانیان تێکەڵاو کرد بە ناو یەکە ئەلەوەشەوە بانگەشەی عەمەلی قەومی لووت ئەکرێ لە ناویانە کە حەڵاڵ بکرێ و ڕێگەی پێ بدرێ و ئاسانکاری بۆ کرێ ڕێکخراوی بۆ دایانرێ و کەسانێکیش داکۆکی لێکەن و هێزیش بەکارەهێنرێ بۆ پاراستنیان زۆرجە ئەوە سەر ئەنجامەکەیە بێ وەیە ئەبێ ئاگاداری ئەو ڕێنماییانە بین کە لە شەرعا هاتووە رسول الله صلى الله عليه وسلم كفرمي لدى صاليا جيان كانوا خشكو براش بن جاكرنو